دوای چەندین ڕووداوی یەک لە دوایەک لە شاری هەولێر دوجار بەڕێوەبەری پۆلیس بانگشتی ئەنجومەنی پارێزگا کرا. دوای ئامادەبوونی لە دانیشتنەکەدا بەڕێوەبەری پۆلیسی هەولێر ڕایگەیاند دەستێک لە پشت ڕووداوەکانی ئەم دوایەی شاری هەولێرەوەی و پێویستە لایەنە ئەمنیەکان ئەو دەستە ببڕن. عەبدولخالق تەڵات ئاماژەی بەوەش کرد هیچ کام لە ڕووداوەکان هۆکاری سیاسیان لە پشتەوە نەبووە. ئەوانیش تەفاهمی وەزعەکەیان کرد و ئەو وەڵامانەی کە من پێدام بە تاکید وا دیار بوو زۆر مقنع بوون و هیوادارم هەموو کاتێک ئەوان لە من نزیک بوو منیش لەوان نزیک بوو منیش وام پێڕاگەیاندن کە دەرگای من وەکو بەڕێوەبەری پۆلیس هەولێر کراوەیە هەر کەسێک و هەر لایەنێک و هەر کەسێک بتوان بێوێ ئیسفسار لە هەر بابەتێک من ئامادەم ئەگە لێرەش نەبێ بێ لە ژوورەکەی خۆم. بانگێشتکردنی بەڕێوەبەری پۆلیسی هەولێر لەسەر داوای فراکسیۆنی پارتی بووە و ئەندامێکی فراکسیۆنی یەکێتیش دەڵێت ئەم کۆبوونەوەیە دەرگایەکی واڵا کرد بۆ ئەوەی بەرپرسانی دیکەی شاری هەولێر بانگێشت بکەن بۆ ئەنجومەنی پارێزگا. ئێمە و یادداشتەمان ئاراستەی دەستەی سەرۆکاتی کردی ئەمڕۆ پرسیارمان لە بەڕێوەبەری پۆلیسی هەولێر کرد کە بۆ ئامادە نەبووە لە وەڵامدا گوتی پێم نەگەیشتووە کەواتە ئەو بانگەشتە خەتایەکە دەکەوێتە ئەستۆی دەستەی سەرۆکاتی کە کەم تەرخەمی لەوان بۆ دەستەی سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگای هەولێر یادداشتی ئێمەیان ئاراستەی بەڕێوەبەری پۆلیسی هەولێر نەکردووە کە ئامادەبی. ئەمڕۆ کۆبوونەوەیەکی زۆر ئیجابی و من بە بڕوای خۆم قۆناغێکی نوێ لە ئەنجومەنی پارێزگای هەولێر لەبەرەوەی کۆبوونەوەیەکی ڕاشکاوە نەبوو. فراکسیۆنەکانی گۆڕان و یەکێتی و خزمەتیش ئاماژە بەوە دەکەن لە 12 ئابی ساڵی ڕابردوو بانگەشتنامەیەکیان ئاراستەی بەڕێوەبەری پۆلیسی هەولێر کردو بەڵام ئامادە نەبووە بچێتە ئەنجومەنی پارێزگا. سەرۆکی فراکسیۆنی گۆڕان دەڵێت بەشێک لەو یادداشتانەی دەدرێنە سەرۆکایەتی ئەنجومەن بۆ بانگێشتکردنی بەرپرسان پشتگوێ دەخێن. بەڵام لە هەندێک وەڵامدا وتی کێشەی شخصی تێدایە من ناتوانم بەڵام دەتوانن تاک بە تاک ئێوە گەربێن بە تەنیا قسەتان بوو دەکەم. ئەو یادداشتە ئێمە کە بەرز کراوەتەوە نەگەیشتە دەستی ئەو بەڕێزە بەڕێوەری پۆلیسی هەولێر بە ڕوونی وتی منیش مداخەلەم کرد وتم دیارە خەتای دەستەی سەرۆکایەتیە کە ئەو یادداشتەی نەگەیانتە بەڕێوەری پۆلیسی هەولێر. سەرۆکی لیژنەی ناوخۆ لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت پێشتر بەڕێوەبەری پۆلیس زانیاری لەسەر ڕووداوەکان داوەتە لیژنەکەیان و ئەوانیش ئەندامانی ئەنجومەنیان لێ ئاگادار کردووەتەوە. بانگەشتکرابوو کە مەیەوانداریمان کرد هەموو لایەنەکان بەبێ جیاواز سوء تەفاهومەکە بوو تێگەیشتن لەو مەسەلەی هەبوو برادران ئەوەی هەر داتا و زانیاریای چوبێ بە تەکید دەتانی لێمان وەرگریتن و کە لیژنەی ناوخۆی و ئەمەش تەوزیحم کرد برادرێک لە برادرەکان ئەو مەسەلەی ئینکار کرد بیما معنە گوتی داتا و زانیاریم نییە ئەمە برادریانی دیکە لیستی دیکەش یەک لەوانە برادرانی لیستی خزمەت ئەوان تەوزیحیان کرد گوتیان هەر شتێکمان ویستبی زانی ئاگادار بووینە لەو مەسەلەی سوء تەفاهومەکە بوو مەسەلەی داتا و زانیاریەک لۆ هیچ کەسێکی برادرانی ئەندامانی ئەنجومەن ئەمە بە هەر شێوەیەکی داتا و زانیاریمان هەبیان هەر پرسیارێکیان لەمە کردبی وەکو لیژنەی ناخۆ یان لە خود لە من کە وەکو سەرۆکی لیژنەی ناخۆ تەوزیحم کردیە و لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک ڕووداوی جیاجیا لە شاری هەولێر ڕوویان داوە کە دیارترینیان ڕووداوی تەمومژاوی گیان لە دەستدانی ناز سلێمان کچە پارێزەرەکەی هەولێر و ڕووداوی هێرشکردنە سەر پزیشکێک و تەقەکردن لە ماڵی مامۆستایەکی ئاینی و دوجار هێرشکردنە سەر مەلانە درکانی کوردەیی و وتاربێژی مزگەوتی مەلاقادر لە چەند ڕۆژی ڕابردووشدا سەبارەت بە دۆخی ئەمنی هەولێر فراکسیۆنەکانی گۆڕان و یەکێتی و خزمەت ڕاگەنراوێکی هاوبەشیان لەسەر بڵاو کردەوە. زیریان حاجی NRT